با آمادەبوونە سەرۆک و ڕێبەر و مەرجەعی هەرکیان جەوهەر محەددین هەرکی و سەردار مەجید ئەندامێ سەرکردەتیە یەکەتی نیشتیمانی کوردستان و جەماوەرێکی مەزن کارنەڤاڵە هەفپەیمانیە کوردستانی لە باژارێ مووسڵ پڕێڤەچۆ ئەڤە و پشی دقیقەکێ لە سەرگیانی شەیدان سەکنین شێخ جەوهەر ئاغا پەیڤەک پێشکەش کرد و تێدا داخوازیش عەشیرەتە هەرکیە کرد دەنگ بە هەفپەیمانیە کوردستانê بدەن. بلا بيجم أو تجمع ما نكاهم تبقى غاية طويل ما بيتشير وإنما نبت غاية كأنه أو انتخابات بدأ بالدرجيك هم درجيك دبيهم دعمات تحالف كردستاني كان قانديل يكتي كان من قانديل تحالف كردستاني كان بلکه من نبروانجی بیدم بد من بخویه چون اوت تشتا یه حسابیه البجم هم اقوى تجمع كهم كم البجم هم غايتهم تلقاهن خارج فمدويت همش شكلاوه نبثهم نقول كم برادر جيهنا كم ناسيا جيهنا نقول برادر التاي نقول ناسيا جيه التاي نقول فضل تيسع عالمك حسكم هكذا غاصة خراب من جهدكم حواليك كأنه دانكي بدأ هركياتي شكو تحالف كردستاني معناتها مدة تحالف كردستاني معناتها مدة هركياتي رزو سلاوي تاي بو كاك باغول بو هم هركيا جلای خوب شیخ گنجان شیخ هرکی نینری هفسروک یکتی نیشتیمانی کردستان باول طالبانی دبیجد دوێت ئەم هەموو پشتەوانیە هەفپەیمانیە کوردستانê بکەین داوێ زوڵم و زۆرداریە لەسەر عەشیرەتە هەرکیە ڕاکەین. أكيد ما بي أم ويهات يليرا الميسل كدعما هاوبايمانيا كردستان بكين وإن شاء الله دي نجاحتك مازنجي دي بينيت وإن شاء الله هم هركيجي هم قوا دي بينا صمام الأمان بو ميسل وبو هم ولاتي ما كرد وما فيما هم هركيا وهم كردا جيويل بغداد. ژلای خۆڤە ڕێسپی و گەنجên هەرکیان پشتەوانیا خۆ بە هەفپەیمانیە کوردستانê دووپاتkirin و ژینانە بەرچاف کۆ دێ سەر ڕێبازە شێخ جەوهەر هەرکی بین ji بۆ پشتەوانیە هەفپەیمانیە کوردستانê و کاندیدê nوێ. پشتی ظلم و زورداریەکە زۆر بەرامبەری عەشیرەتە هەرکیا لەلایەنên دەسەڵاتدار و غەدرێکە زڕون و ئاشکرا بەرامبەری عەشیرەتە هەرکیات کرد. ئەوروکە سەرکەدە و ڕابەرێ عەشیرەتە هەرکیا شێخ جەوهەر ئاغا بڕیاردا بێتە ناو ڕێبازە یەکەتییا نیشتیمانە کوردستانê و داخوازێ ji hemê gencên عەشیرەتە هەرکیات کرد heme عەشیرەتە هەرکیا و rîsî û piyamaqîla û عەشیرەtê dû jî dengê xwe bidene yêketiya niştîmana Kurdistanê çunku غەدرێکە زۆر بەرامبەری me tate kirin serketuna yêketiya niştîmana Kurdistanê serketuna عەشیرەتە هەرکیا ye. پشتوانیا پەیوانت کوردیە و جەوهەرەغای و کوردستانە گەورە ئەم هەمیت گەل وەدات گەل جەوهەرەغایدا ئێمە وەک عەشیرەتی هەرکی پاڵپشتی هاوپەیمانی کوردستان دەکەین لەسەر ڕاستپاردەی سەرۆک و مەرجەعی هەموو هەرکیەکان شێخ جەوهەر ئاغا هەرکی پاڵپشتی هاوپەیمانی کوردستان دەکەین. مەزن نەبی هەر هەندێک ڕۆژە دەنگدانێ پێک وە یەک دەنگ هەڵکەین دەنگێ مەجی هەریا کە دەنگێتە بۆ لیستە هاوپەیمانیە کوردستانەیە. Di nava vê holê de û bi amadebûna serok û rêberê عەشیرەتە هەرکیە شێخ جەوهەر محەددین هەرکی عەشیرەتە هەرکیە سەوز و پەیمانên xwe bi hevpeymanîya Kurdistanê û kandîdên wê دووپاتkirin ku di roja dehê de bişîne ser sedoqa û deng bidene hevpeymanîya Kurdistanê û kandîdên wê. Ekrem Derwiş, Dezgehê Mîdyayê Badînan, Mosul.